دەپرسین زیانەکانی بڕینەوەی درەخت و هەروەها بردومانی فڕۆکە جەنگیەکان و تۆپخانەکان چ زیانێکی بۆ سەر ژینگە هەیە و ڕۆڵی یاسا نێودەوڵەتیەکان چییە لە ڕێگریکردن لەو دەستدرێژیانەی کە دەکرێتە سەرخاکی کوردستان و بەتایبەت ژینگەکەی هەوڵی پارت و ڕێکخراوە ژینگەکان چییە بۆ ڕێگریکردن لەو دەستدرێژیانە و چاودێرانی سیاسی چی دەڵێن لە ئاستی بێدەنگی دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستان تایبەت بەم پرسە ڕاپۆرت دەبینین و پاشان بە دوواداچوون دەکەین بینەرمان بن. سوپای فاشیزمی تورکیا دەیان سەڵە باچڕی بردومانی خاکی کوردستان دەکاو ئیکۆسایدی ژینگەکەی دەکات و وەک هەوڵی بەردەوام لا پێناو تێکدان و شێواندنی سروشت و جیۆپۆلۆتیکی کوردستان هەموو هەوڵێکی خستۆتە گەڕ. زیاتر لە ساڵێکیشە بڕین و لە ناوبردنی ڕوبەرێکی بەرفراوانی درەخت و ڕوبەرە سەوزایەکانی لە ڕێگەی هەڵمەتی بەردەوامەوە دەست پێکردووە. بە پێیاماری وەزارەتی پێشمەرگە لە ساڵی 2015 تا کۆتایی ساڵی 2019 سوپای تورکیا 698 جار هێرشی ئاسمانی و 555 جاریش لە ڕێگەی تۆپخانەکانیەوە هێرشی کردوتە سەرخاکی کوردستان. بەتەنها لە ساڵی 2020 1300 جار هێرشی ئاسمانی و 120 جار هێرشی زەمینی لە ڕێگەی فڕۆکەی جەنگی و تۆپ هاوێژەکانیەوە ئەنجام داوە. بەپێی داتاکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەهۆی بردومان و هۆکارە ناوخۆیەکان لە ماوەی 10 ساڵدا زیاتر لە 1,300,000 دۆنم دارستان و پوش و پاوەند سوتاون بەڕێژەی لە سەدا 35 هۆکاری ئەو ئاگرکەوتنەوانە لە ئەنجامی بردومانەکانی تورکیا و ئێران بووە. بەپێی راپۆرتی ڕێکخراوی CPT لە ماوەی 40 ڕۆژی ئۆپەراسیۆنەکەی سوپای تورکیا 7,000 دۆنم زەوی کشتتوکاڵی بەهۆی بردومانەکانەوە سوتاون و لە نۆڕۆژی سەرەتای ئۆپەراسیۆنەکەشدا 1300 پورەی هەنگی هەنگاوانانی گوندنشینانی کانیماسی و ئاڤاشین لە ناوچوون. جیالەوەی سوپای تورکیا دەیان ساڵە بردومانی خاکی کوردستان دەکا ماوەی زیاتر لە 1 ساڵیشە هەڵمەتێکی ڕێکخراوی ترسناکی دەستی پێکردووە بۆ بڕینەوەی درەختەکان لە خاکی کوردستان لە ڕێگەی 3 کۆمپانیاوە دەستی پێکردووە. بووە با هۆکاری لە ناوبردنی ڕوبەرێکی فراوان لە دارستانەکان و لە هەر 3 دەواازەی هەفتانین دوو تازە مزوری لە خاکی کوردستان. دەواازەی یەکەم لە هەفتانین تا گوندی کەشان با قوڵایی 12 کیلۆمەتر، دەواازەی دووەم لە گوندی دوو تازە لە ناوچەی زاب، دەواازەی سێیەم لە مزوری بۆ زناری کێستە و هەرورێ و دشیشێ. دەوڵەتی تورکیا لە باکووری کوردستان تەنها بۆ دروستکردنی ڕێگا درەختەکان دەبڕێ، لە باشووری کوردستانی هەموو درەختەکان دەبڕێتەوە لە ڕێگەی 3 کۆمپانیاوە ئەنجامی دەدا. 2 کۆمپانیا لە باکووری کوردستان و 1 کۆمپانیا لە باشووری کوردستان لە قەزای زاخۆ. لەو خاکەی تورکیا داگیری دەکا و سەربازی خۆی جێگیر دەکا، درەختەکان دەبڕن و سروشتی گوندەکان لەناو دەبن. ڕۆژانە لە نێوان 350 بۆ 450 تن درەختی سروشتی خۆرسێک لە جۆری بەڕوو لە چیا و کوێستان و دارستانەکان با نوێترین ئامڕاز دەیبڕنەوە و بەگەڵابە و مەکینە و عەرەبانە لە خاکی باشووری کوردستانەوە دەیان بن بۆ وان و گەڤەر و ئامەد و هەکاری و شەرناغ لە تورکیا و دەیفرۆشن. تاوانی بڕینەوەی درەختەکان بە تەنها تاوانی لە ناوبردنی دارستانەکان نییە، بەڵکو و قڕکردنی ژیانی گیانلەبەرانی کێوی و تەواوی زیندەوەرانە. بەتاڵانکردنی سروشتی کوردستانە تورکیای داگیرکار بەم دەستدرێژەی بۆ سەرژینگە و سروشت پێیوتین نەک تەنها کورد بەڵکو ئاو و هەوا و خاک و درەخت و گیانلەبەر و سروشتی کوردستانیش دوژمنی ئێمەن. بێئاگا لەوەی هەموو مرۆڤایەتی و گیانلەبەران خاوەنی یەک زەوی و هەساری هاوبەشن و هەر تاوانێک بەرامبەر با ژینگە کارەساتی گەورەی مرۆیی و سروشتی بەدوایی خۆی دادێنێ. کاک دکتۆر وەک دەزانانی ئێمە لە ڕۆژی جیهانی ژینگەین لە کاتێکە ئەمیادە کرێتەوە کە جەنگ هەیە لەسەر سنوورەکانی ئێمە و وڵاتانی دراوسێ بردومان دەکەن و درەخت دەبڕنەوە. ئەگەر باسێک لەوە بکەین ینی جەنگ و ژینگە یان جەنگ چ کاریگەریەکی لەسەر ژینگە بە تایبەتر لەسەر ژینگەی کوردستان دروست کردووە؟ بە تاکید جەنگ کاریگەری ڕاستەخۆ لەسەر ژینگە هەیە
و لەسەر ئەو دەوروبەرە هەیە کە ئینسان بتوانێت تیا بمێنێتەوە یان نمێنێتەوە. ئێمە نمونەی جەنگمان زۆرە کە ڕوویداوە بۆتەوەی وێرانکردنی ژینگە بەڕاستی بۆ نمونە ئەو جەنگێکە لە بینی ئێران و عێراق ڕوویدا تا ئێساش کاریگەری ماوە، ئەو جەنگێکە لە بینی ئەمریکا و عێراق ڕوویدا لە 2023 تا ئێساش کاریگەری خراپی ماوە، بە تایبەتی ئەو ڕێژەی ڕادیۆ ئەکتیڤیتی کە لەو بۆمبانە بەکار هاتووە کە بە عێراقدا داوە تا ئێساش تەسیراتی خراپی هەیە و نەکەر لەسەر ئاستی کوردستانی عێراقیە بەڵکو لەسەر ئاستی دنیاش باسی و خەتەرەی دەکەن کە ئەشێ ئەو ڕادیۆ ئەکتیڤیتی ئەو تەشعشعاتە نەویات تەسیرات لەسەر نەوەکانی داهاتووشە بێت. بە هەمان جۆر بەکارهێنانی چەک کیمیاوی لە هەڵابجە کاریگەری خراپیە بۆ لەسەر خاک، لەسەر زۆر بواری تری ژینگەی کە ئەشێ کاریگەری لەسەر نەوەکانی داهاتووشە بێ و بە هەمان جۆرە هەر شەڕێک هەر جەنجێک بەکار بێت ئاستی زیانی ژینگەی پەیوەندە بەو چەکەی کە بەکار دێت، تا چەکەکە کوشندەتر بێت، بۆ نمونە چەشی بایۆلۆجی بێت، چەشی کیمیایی بێت یا ناوچی بێت، تەوە تەسیراتی زیاتری دەبێت، خراپتری دەبێت و درێژ ماوەتری دەبێت، هەم بۆ نەوەکانی داهات هەم بۆ ئاو و خاک و هەواش زەبەت. کاک دکتۆر، وەک دەزانی کە لەلایەن وڵاتانی دراوسێ بە تایبەت ئێران و تورکیا بەردەوام لە ڕێگەی تۆپخانەکانیان تۆپبارانی ژینگەی کوردستان دەکەن، خاکی کوردستان دەکەن و لە ڕێگەی فڕۆکە جەنگەکانیان بەردەوام بۆردومانەکەن. ئەم بۆردومانانە زۆر جار بۆ بە هۆکاری کەوتنەوەی ئاگر کە بە هەزاران دۆنم لە پوش و پاوانی سووتاندووە و هەروەها زیندەوەری لەناو بردووە. ئەمانە چ کاریگەریەکی لەسەر یان ئەم بۆردومانانە چ کاریگەریەکی لەسەر ژینگە دروست کردووە؟ بەتاکێت ئەو بۆمبارانێک کە تووشێک کە ئێرانێکە کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر وێرانکردنی ئەوە پێڵێن ئیکۆسیستەمانی سیستەمی ژینگەی. بۆ نمونە لە شوێنێک کە دار هەیە، باوان هەیە، مەل هەیە، ئاژەڵ هەیە، کاتێکی کە ئارامی تێک دەچێت یا زیان بەو ژینگەیە دەگەێنرێت، ئەوە زیان بە هەموو سیستەمی ژینگەیەکە دەکات دەگەێنە. بۆ نمونە کە ڕووەک نەبێ ئاژەڵەکە ناتوانێت بژێت، کە ئاژەڵەکە نەبوو مەسەڵەن ئاژاڵی گەورەتر ناتوانێت بژێت ئیلا ئاخری. و لە ئەنجامدا لەوانەیە ئەو شوێنە ئەو موقع جوغرافیا تەواوی سیستەمە ژینگەیەکە تێک بچێت، ئەو کاتی مەناوە جێگا نابێت بۆ ژیان ناتوانێت بەردەوام بێت بۆ زۆر لە زیندەوەرەکان، بۆ زۆر لە ئاژەڵەکان و لە کۆتایی دەکە هەر بەرەو وێرانی بچێت بۆ ئینسانەکانش ناتوانن لە ئیدامە بەرژیان بن. بۆ نمونە ئێستا و بۆردوبارانێکی تورکیا دەکات زۆر لە دیهاتەکان ناچاربوون چۆڵی بکەن کە دوای ئەوەی کە مەسەڵەن ژینگەکە زیانی پێگەی ئینسانەکانیش بەجێ دێڵن ناتوانن کۆچەشتوانرێ بووترێک کۆچێکی ژینگەی. بەڵێ بزەبێت ئەوە کۆچێکی ژینگەیە کە کاریگەری خراپی هەیە ئەکەیت بۆ هەم بۆ ئێستا بۆ داهاتووش. بۆی ئەو شەڕانەی ئەو بەتابەتی کە ئێستا دەکرێت، ئەو شەڕانێکی ئێستا لەسەر دژی خەڵکی کوردستانیە ئەگە بەراوردکە لەگەڵ ساڵانی مەسەڵەن 50 یا 100 ساڵەوە پێش جیاوازێکی زۆرە، چکە ئەو چەکانی کە بەکاردێ کوشندەترین چەک بەکاردێ، هەم بۆ کوشتنی ئینسانی کورد هەم بۆ کوشتنی سیستەمی ژینگەی لە کوردستاندا. ینی بەپێی ئەو راپۆرتانەی کە هەیە تەنانەت جۆرە چەکێک بەکارهێنن کە گیای سەوز یان ئەو جۆرە لە درەخت کە لە ناو سەرچاوی ئاویایە ئاگر ئەگرێت. ئەگەر ئەمە ئەو چەکە قەدەغە کراوانەیان ئەو چەگانی کە بۆ نمونە مەسەڵەن قەدەغە کراوە، ئەمە ئەوە نەبێت کە بۆ نمونەوش ئەو گیا سەوزانە مەسەڵەن ئاگر ناگرێت کاتێک لە قەڵاوەکانیان لە ناو ئەوەکەی بۆیە دەڵێم ئێستا ئەو چەکانی کە دژی جاریش ینی کیمیایی بەکارهێن. بەڵێ ئەو چەکانی کە ئێستا دژی کورد بەکاردێت، دژی کوردستان بەکارێ، هەموو چەکی قەدەغەکراوە، چەکی کوشندەیە هەم بۆ ئینسان هەم بۆ ژینگە. بۆیە بەڕای من ئەوەی کە لە کوردستاندا ئەو جەنگێکە لە کوردستاندا ڕوودەدات دژی ئینسانی کورد، دژی ژینگەی کورد بەعدیشی جیهانی بەوەربەر بەڕاستی مەسەڵەن تاوانی جێنۆسایدی ئینسان چۆن بە تاوان ناسراوە بە هەمان جۆر دەبێت وێرانکردنی ژینگە، کوشتنی ژینگە، ئیکۆسایدیش دەبێت ببێتە بابەتێک کە هەڵوێستا لەسەر بکرێت. ئەوانەی کە بەشدارن یا بە شێوەیەکی ڕاستەخۆ دەبن هۆیەوەی کە ژینگە نەمێنێت، سیستەمی ژینگەی بمێنێت، ئەوانە ڕوبەڕووی یاسایی بکرێنەوە. بەڵام مەبەستم ئەوەیە ئەوانەیە کە بەشدارن لەوەی داهنی ئەوە وڵاتانی کە ئەو چەکانە دەدەن بەو کەسانێک کە ئەو کارەی دەکەن. بەڵێ بۆیە پێویستە لایەنی کوردی، ڕێکخراوەکانی کوردی
بەناو حکوومەتی هەرم کە جورئەتی هەبێت ئەو بابەتانە بکاتە بابەتیشی یاسایی دژی ئەو وڵاتانەکە ئەو کارانە دژی خەڵکی کوردستان و دژی ژینگە دەکەن هەروەها مەسەڵەن ئێمە لە بەغا مەسەڵەن ڕێی جەمهوریەتی کوردە وەزیری خارجەت هەیە کوردە دەبێت بپرسی ڕۆڵی ئەوانە چییە کاتێکی کەوانە ناتوانن بە بچووکترین هەڵوێست پارێزگاری بکەن لە ئینسانی کورد لە ژینگەی کورد. کاک دکتۆر ینی لەگەڵەوەی کە بەردەوام بردومان هەیە بە دەیان ساڵە بردومان هەیە بەڵام لەگەڵ ئەوە ئێستا دەوڵەتی تورکیا وەک ئاگاداری کە دەستی بە بڕینەوەی درەختە سروشتی خۆڕستکەکان کردو لە ناو خاکی کوردستانە. بڕینەوەی ئەم درەختانە چه زیانێک بە ژینگە و بە زیندەوەران و بە هەسارەکەمان دەگەیەنێ؟ بەڕاستیەوەی کە ئێمە بینیمان لە تەلەڤیزیۆن لە وێنەکاندا ئەوەی کە کراوە بەڕاستیەوە تاوانێکی ژینگەیە ئەوە پێویستە ئەو تاوانکارانە ڕوبەڕووی یاسایی بکرێنەوە چکەوە نەتەنها ژینگەی ئینسان تا ژینگەی باڵندا زیندەوەرانی تریش لەناو دەبێت. بۆ نمونە لەو جەنگەڵا مەسەلەن هەر ئینسانەکە ئیستیفادە لێ ناکە مەسەن لە هەنگ ناتوانێت بژێت زۆر باڵندەی تر ناتوان لەو شوێنە بژین و زۆر زیندەوەری تر ناتوان لەو شوێنە بژین واتە ئەمە کارێکە وێرانکردن و ئەنفالکردنی سیستەمی ژینگەیە لەو پارچە جغرافیەکە کە مرۆڤ ناچار بە کۆچەکری هاوکات زیندەوەرەکان و ئەو لەوەرانەی کە هەیە درەختەکان ماڵی ئەوانش ناتوانێت کە سیستەمی ژینگەی وێران بوو لە باڵندەیەکەوە لە بەکتریایەکەوە لە کرمێکەوە لە ئاخری تا ئینسانەکان ئەوانە زیانە پێدەگەێنە ناتوان ئیتر لەو شوێنە بەرداوام بە ژیان ئەمدەن بۆیە ئەوە بەڕاستی تاوانە ئەمجار ئەوەی کە دژی ژینگەی کوردستانی دەکرێت تەنها پەیوەند نییە بە کوردستانە بەڕاستی ئەوە زیاتر دەبێت بکرێتە بعدێکی جیهانی هەیە تەسیراتی جیهانی هەیە لە هەر شوێنێک زیان بە ژینگە بکە لەو هەسارەیە هەموو ئینسانەکان زەریتیا دەکەن کاریگەری لەسەر ژیانی هەموو ئینسانەکان دەبێت بۆیە ئەوەی کە لە کوردستانی ئەو شەڕێک کە دژی ژینگەی کوردستان ڕوو دەدات بەڕاستی بەرپرسیارەتێکی نەک تەنها کوردی بەڵکو بەرپرسیارەتێکی جیهانیە کە دەبێت ئەو شەڕە دژی ژینگەی کوردستان ڕابوەستێت. بردومانەکان بووە بە هۆکاری کەوتنەوەی ئاگر بەهۆیەوە کاریگەری خراپی لەسەر کەمبوونەوەی درەخت و لە ناوچوونی ڕوبەرە سەوزایەکان بەرزبوونەوەی پلەی گەرمی لە ناوچوونی گیانەوەری کێوی و جۆری ڕووەگ ڕێژەیەکی زۆر لە گازە ژەهراویەکانی تێکەڵ بە هەوا کردووە. ئەو زەویە کوشتتوکاڵیانشی دەسووتێن کاریگەری لەسەر سیفەت و پێگاتەی خاکەکەی لە ڕووی فیزیایی و بایۆلۆژی و کیمیایی دروست دەکا. ئەو بەروبوومانەشی تیاندا دەچێنرێن گەشەیان کەم دەبێت و زۆر کات چەکەرە ناکەن. کاریگەری لەسەر ئەو بەروبوومانەش دەبێت کە لە وەرزی داهاتوو دەچێنرێن. وەک جەنابیشت ئاماژەت پێکردکاوی وتۆر لە کاتێکا کە ئەم وڵاتانە ینی کۆسایدی ژینگەی کوردستان دەکەن کە ئێمە خاوەنی تەنها یەک هەسارین و هەساری زەوی تەنها بەس بۆ کورد نییە بەڵکوم بۆ تورکە بۆ عەرەبە بۆ فارسە بۆ هەموو کەمەنەتەوەیەکانی ترە و قەومەکانی ترە بەڵام بێ ئاگایانە لەوە بەردەوام ژینگەی کوردستان ئەشێوێنرێ. کاک دکتۆر حەزەکەم ئەو پرسیارە لە جەنابەت بکەم جەنابەت وەکو کەسێکی ئەکادیمی وەکو کەسێکی پسپۆر لە بواری ئیکۆلۆژی ئێوە هەوڵتان نەداوە وەکو زانکۆی سلێمانی یاخود لەگەڵ کەسانی ئەکادیمی هەوڵ بۆ ئەنجامدانی توێژینەوەی زانستی بدەن لەسەر ئەو کاریگەریانەی جەنگ لەسەر ژینگەی کوردستان و هەروەها ئەم داتانە و ئەم توێژینەوەانە بە ناوەندە جیهانیەکان بگەێنن؟ نابەداخەوە نەکراوە ئەوەندەی کە مەسەلەن لەوانە من چەند جار گوتارم نووسی بێت لە ڕۆژنامەکان یا لە سایتەکان لەسەر گرنگی ئیکۆلۆجی لەسەر گرنگی ڕەهەندە ژینگەیەکان لە ژیانی خەڵکی کوردستانیدا بەڵام بە شێوەیەکی فۆرماتی بە شێوەیەکی فەرمی نەکراوە بەداخەوە و پێویستە بشکرێت بەڕاستی بۆ نمونە هەوڵ بدرێ ئەو جەنگانێک کە لە کوردستانیدا هەیە هەموو بەداتا بکرێت ئەو زیانانێک کە بە ژینگە دەکرێت بەداتا بکرێت و لێکۆڵێنەوەی لەسەر بکرێت و ببێتە باسێک کە بتوانێت ڕێگرێک بکە لەو حاڵەتێک کە لە ئەو حاڵەتە شەڕەی کە دژی ژینی کوردستانیدا هەیە. کاک دکتۆر ئەگەر لەو ناوچانە توێژینەوە ئەنجام بدرێت مەبەستم لە توێژینەوەی زانستیە توێژینەوە لەسەر چ بوارێک یان لەسەر چ ڕەگەزێک ئەنجام بدرێەوە کۆتا پەیامی بەڕێزیشتان؟ ئەگەر توێژینەوە بکرێت بەڕاستی دەبێت پێ توێژینەوە لەسەر مێژووی سیستەمی ژینگەی ئەو شوێنانە بکرێت. بۆ نمونە پێش 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ لەو شوێنە چەند دار هەبووە چەند زیندەوەر هەبێت جۆرەکانی زیندەوەر چۆن بوو جۆرەکانی باڵندە چی بووە ئاژەڵەکان بە هەمان جۆر
ئێستاش ئێستاش ئەوەی کە هەیە تۆمار بکرێت ئەمجار بۆ دەرەکەوێت کە جیاوازی چەند ڕوویداوە لە سیستەمی ژینگەیداوە ئەو قسف و بردومانانێک کە دەکرێت لە سەر ژینگەی کوردستان بۆ دەرەکەوێت کە چ زیانیش پێگەیاندووە واتە تۆمارکردنی مێژی سیستەمی ژینگەی لە کوردستانیدا کارێکی گرنگە کە بکرێت لەسەر ئاستی کوردستانی و لەسەر ئاستی هەر ناوچەیەک بەتابێت ئەو شوێنانێک کە ڕۆژانە بەردەوام ڕوبەڕووی بەردومانی تۆپەکانی تورکیا ئێران دەبنەوە یا بەردومانی هەوایی دەبنەوە. خات و بەڕێستان وەکو پارێزەرێک ئەومان پێ بڵێن کە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە چۆن ئەتوانرێت ڕێگری لەو دەستدرێژیانە بکرێت کە هەردوو دەوڵەتی ئێران و تورکیا دەیکەنە سەر ژینگەی کوردستان و ژینگەی کوردستان ئیکۆساید دەکەن. لە یاسای نێودەوڵەتی گشتیدا خاک گرنگی و تایبەتی خۆی هەیە و بە یەکێک لە فاکتەرەکانی پێکهێنانی دەوڵەت دادەنرێ بۆی پێویستە لەسەر دەوڵەتان کە پانتایی و چارچەوەی دەوڵەتەکەی خۆیان دیاری بکەن بۆ ئەوی دووربن لە هەر گیر و گرفتێکی کە دواتر بۆیان دروست بێت لە پیادەکردنی ممارەسەکردنی دەسەڵاتی خۆیان بەسەر هەرێمی دەوڵەتەکەی خۆیاندا هەر لەسەر ئەمەش لە بڕگەی دوی لە بەندی دوی بڕگەی چواری چارتی ڕەخێنێتەوە یەکگرتوەکان جەختی لەسەر ئەم بابەتە کردوێتەوە کە پێویستە دەوڵەتان دووربن لە هەر تەداخولێک لە کاروباری دەوڵەتێکی تر و لە پێشەلکاری سیادەی دەوڵەتێکی تر بەڵام وەک دەزانین دەستدرێژیەکانی تورکیا بۆ سەر خاکی باشووری کوردستان و دەوڵەتی عێراق بەردەوامی هەیە چ لە ڕووی زەمینی و بە هێرشی ئاسمانی بردووانکردنی ناوچە سنووریەکان و کردنەوەی کە لە ئێستا دەوڵەتی تورکیا زیاتر لە 40 بنکەی سەربازی لە هەرێمی کوردستان هەیە تورکیا بەمەوە نەوەستاوە بەڵکو لە ئێستادا دەستی کردووە بە پرۆسەی ئیکۆسایدکردن و لە ناوبردننی ژینگە و سروشتی هەرێمی کوردستان جاچ لە ڕێی بردومانەکانەوە بێت کە بەپێی دااتایەک لە ساسی پێنجی ئەو کەوتنەوەی ئاگر و سووتانی دارستان و پوشوپاوانەوە پەیوەندی بە هۆکاری ئەو بردومانانەیە کە لایەن دەوڵەتی تورکیا و ئێرانەوە دەکرێت یاخود بە میکانزم و بە کردداری تر وەکەوەی کە لەم چەند ڕۆژەیە بوو بە پرسێکی باو کە ئەویش بڕینەوەی دار و دارستانەکانە لەلایەن دەوڵەتی تورکیاوە کە بەڕاستی ئەم دەستدرێژەی تورکیا تاوانێکی ئاشکراوە پێشەلکاریەکی نێودەوڵەتیە چونکە ئێمە چەندین یاسا و ڕێکەوتنامەی تایبەتمان هەیە بە پاراستنی ژینگە و ڕێگریکردن لە تێکدان و وێرانکردنی ژینگە یەکێک لەوانە ڕێکەوتنامەی جنێڤ ساڵی 1949 کە دواتر پرۆتۆکۆڵەکانی کە بۆی زیادکرا پرۆتۆکۆڵ یەکەم و دوم لە ساڵی 1970 و یاسای نێودەوڵەتی مرۆیی و چەندین ڕێکەوتنامەی تێروە لە ڕێسای بنەڕەتی ڕۆما لە دادگای تاوانکاری نێودەوڵەتی لە مادەی 8 ئاماژەی بەوە کردووە کە هەر وێرانکردنێکی ژینگەیی لە ئەنجامی ناکۆکێ چەکداریەکان و لە ئەنجامی داگیرکاری بۆ سەرخاکێکی تر پێویستەکە ڕێز لەو ژینگە ئەو ناوچەیە بگرێت دوورکرێت لە وێرانکاری کە ئەمانە زۆر باشە خەت و بەرەیانی ئەومان زانی کە ئیکۆسایدکردنی ژینگەی کوردستان لەلایەن هەردوو دەوڵەتەوە بە تایبەتریش دەوڵەتی تورکیا کە ئێستا بەردەوامە لە ئەو پێشێلکارە ژینگەیانە هاوکات ئەمە پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکانە و پێشێلکردنی ئەو ڕێکەوتنامەیە کە لە نێوان وڵاتان هەیە بۆ پارێزگاریکردن لە هەسارەکەمان و بۆ پارێزگاریکردن لە ژینگەکەمان بەڵام ئەگەر ئێمە وەکو هەرێمی کوردستانیان کەسانی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان چ ڕێکخراوەکان بن وەچی دەوڵەتی عراقی بێ وەچی سەرۆکایەتەکانی هەرێمی کوردستان بێ چۆن ئەتوانن کە ئەم یاسا نێودەوڵەتیانە بەکاربێنن یاخود سکاڵا تۆمار بکەن یان لەتوانن لەکوێ سکاڵا تۆمار بکەن بۆ ڕێگریکردن لەم دەستدرێژیانی کە کرێتە سەر ژینگەی کوردستان بەڵێ بۆ پێی کە لە ڕووی یاساییەوە باشووری کوردستان هەرێمێکە لە هەرێمەکانی عێراق و ئەگەڕێتەوە سیادەیە گەڕێتەوە بۆ عێراق پێویستە ئەم کارت لە ڕێی دەوڵەتی عێراق خۆ بکرێت ئەویش بە چەند ڕێگایکی جیاواز ئەتوانین ئەو ڕێکەوتنامانی کە تورکیا تێیدا تایبەتە بە ژینگە و تورکیا تێیدا ئەندام و واژۆی لەسەر کردووە یاخودی لە ڕێی یاسا نێودەوڵەتیەکانەوە کە هەمووی میکانیزم و ئیجراعاتی تایبەت بەخۆی هەیە بە پلەی یەکەم ئەرکی لە سەرەتاوە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە پرسەکە ئاڕاستەی حکوومەتی ناوەندی بکە لە ڕێی دەوڵەتی عێراقەوە دەوڵەتی عێراق چ لە ڕێی
ڕاستپاردنی نوێنەری خۆی لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان، چونکە لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان ڕێکخراوی تابێت بە ژینگەیی هەیە بۆ پرسە ژینگەییەکان، یاخود لە ڕێگەی ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتیەوە و یاخود لە ڕێگەی وەزارەتی دەرەوە و لێرەشدا چەند دادگایەکمان هەیە تایبەت بەم پرسانە کە ئەتوانرێت ئیجراعاتی خۆیان بکەن لەوەی کە مادەم ئاماژ وەک لەوەی کە لە پێشتر ئاماژەم پێ کە بەپێی مادەی هەشت لە ڕێسەی بنەڕەتی ڕۆما دادگای تاوانکاری نێودەوڵەتی ئەم کاری تورکیا ئەم کارانی کە ئیکات تاوانە و لەبەر ئەمە اختصاسەکە یەکێتە بەردەم دادگای تاوانکاری نێودەوڵەتی کە ئەتوانێت ئیجراعاتی خۆی دەست پێ بکات و سزا بدرێت کە ئەمەش پێویستە کە لەلایەن دەوڵەتی عێراقەوە بجڕۆنە، بەڵام بەداخەوە عێراق تاکو ئێستا ئەندام نیە لە دادگای تاوانکاری نێودەوڵەتی و دەتوانێت پرسش بخرێتە بەردەم دادگای دادی نێودەوڵەتی وەک لە پێشتردا چەند دۆسیە و قەزەیەک هەبوو کە دادگای دادی نێودەوڵەتی کە حکمی لەسەردا و بینیوێتی وەک لەوانە قەزەی ئوستورالیا بەرامبەر بە فەڕەنسا لە ساڵ 1963 ڕاستە ناوەڕۆکی ئەم قەزانە جیاوازە چەند قەزەیەکی تریش جیاوازە لەگەڵ ئەم پرسی ئێستای هەرێمی کوردستان و عێراقا، بەڵام دوجار قەزەیەکی ژینگەی بووە دادگای دادی نێودەوڵەتی حکمی لەسەرداوە. بۆ لێرەوە پێویستە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندیە لە گفتوگۆیان بن لە ڕێگەی وەزارەتی دەرەوەی عێراق و لە ڕێی نوێنەرەیان لە نەتەوە یەکگرتوەکان وەک باسم کرد تاوەکو هەوڵ بدرێت کە تورکیا بوەستێنرێت لەم کردارەی و زیانەکانی پێ قەرەبوو بکرێتەوە و سزاش بدرێت. باشە خەتوبەرە، ینی وەک دەزانی کە تا ئێستا چی سەرۆکایەتەکان لە باشووری کوردستان و هەروەها چی عێراقیش وەکو دەوڵەت هیچ یەکێک لەمانە هیچ جۆرە سکاڵایەکیان تۆمار نەکردووە، تەنانەت ئیدانەی ئەوەشیان نەکردووە کە تورکیا دەستدرێژی دەکاتە سەر ژینگەی کوردستان لە کاتێکا کە ئێمە لە سەرگۆی زەوی ینی هەسارێکی هاوبەشمان هەیە. ئایا ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانەی یان کۆمەلگەی نێودەوڵەتی خۆی ناتوانێت کە بێتە دەنگ و هەروەها ئەو دەستدرێژانی دەوڵەتی تورک ڕابگرێیان تەنها دەبێت کە لە ڕێگەی سکاڵاوە بێت لە کاتێکا کە تۆ ژینگە دەشێوێنی درەخت دەبڕیتەوە بردومان دەکەی ئاو دەگریتەوە، هەموو ئەمانە پێشێلکردن نییە تەنها بەس بۆ مرۆڤ یان بۆ کورد کە لە باشووری کوردستان و با بڵێ عەرەبیش کە لە عێراقدا دەنیشن و کەمەنەتەوەیەکانیش، بەڵکوم لە ناوبردنی بەشێکی زۆر لەو جۆری زیندەوەر و ئاژەڵ و باڵندەی کێویە لە ناو سروشتی جوانی کوردستانە. کاتێک لە پێش دەوڵەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان دەست پێشخەر بن بۆ جوڵاندنی ئەم پرسە بەڕاستی وەکێکیش لەو هۆکارانەی کە ئەتوانرێت ڕێگر بێ لەسەر ئەوەی کە کۆمەلگەی نێودەوڵەتی تەداخل بکە بەوەیە کە تورکیا چەند بەڵگەیەکی بەدەستەوەی کە بەپێی ڕێکەوتنامە ئەم داخڵی خاکی عێراق بووە. ئەمەش بەڕاستی کەم تەرخەمی لایەنە کوردیەکان و ئەنجومەنی نێرانی عێراق دەرەخات کە تاکو ئێستا ئەو ڕێکەوتنامەیە چۆن بڵێ هەڵنەوەشاوەتەوە لەبەرەوەی ئەم ڕێکەوتنامەیە لە سەردەمی ڕژێمی بەعسا لەگەڵ وڵاتی تورکیا کراوە لە ساڵ 1970 کە ڕێگەدراوە بە تورکیا بۆ بە بڕی 5 کیلۆمەتر داخڵی خاکی عێراق بێ بۆ بەرەنگابوونەوەی هێزە چەکداریە کوردەکان کە زیانی بۆ سەر تورکیا هەبێت. لە کاتێکدا هەموو ئەو یاسا و ڕێکەوتنامانی کە لەو سەردەمەدا کراوە لەلایەن دەوڵەتی عێراقەوە زۆربەی یاساکان هەموار کراونەوە ڕێکەوتنامەکانیش ئەوەی کە بتوانرێ هەڵوەشاوەرێتەوە زۆربەی، بەڵام تاکو ئێستا ئەم پرسە نەجۆڵێنراون لە ئەنجومەنی نوێنەران تاوەکو دەوڵەتی عێراق ئەم ڕێکەوتنامەیە هەڵوەشێنێتەوە و چیتر تورکیا هۆکارێکی وای بەدەستەوە نەبێ بتوانێت دەستدرێژی بۆ سەر خاکی باشووری کوردستان و دەوڵەتی عێراق بکە. ڕێگە چارەسەر چییە بۆەوەی کە ئێمە بتوانین ڕێگری لەو دەستدرێژیانەی هەردوو دەوڵەت بکەین بۆ سەر ژینگەی کوردستان؟ هیوادارم کە حکوومەتی هەرێم ئەم پرسە بە پرسێکی گرنگ وەربگرێت لەبەر ئەوەی تێکدانی ژینگە و بڕینەوەی ئەو دارانە بە تەنها زیانێکی ئەو تۆ نییە بڵێ کەم بێت، بەڵکو نەمانی ژیانە لەو ناوچانە کە بێتە هۆی ئەوەی کە ئەو دانیشتوانی ئەو ناوچانە ناچار بن کە ژینگەکان تەجیبووە هۆ گۆڕانی ژینگەی ناچار بن ئەو شوێنە بەجێ بدەڵن لەگەڵەوەشدا چەندین باڵندە و گیانداری کێوی لەو ناوچانەدا نەمێنن کە ئەمەش بۆ خۆی وێرانکردنی ئەو ژینگەیە. بۆیە پێویستە حکوومەتی هەرێم هەڵوێستەی هەبێت لەسەری و ئەم پرسە بجوڵێنێت لەگەڵ حکوومەتی ناوەندیە و لە حاڵەتی نەکردنیوانیش ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوە ژینگەیەکان هەڵوێستی خۆیان هەبێت تاوەکو بتوانرێت لە ڕێگەی ئەوانە و لە ڕێگەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانەوە کە کۆمەڵگەی نێودەوڵەتی بێتە سەرخەت و ئەم پێشەلکاری و دەستدرێژانی تورکیا بۆ سەر خاکی هەرێمی کوردستان بوەستێنرێت.
وەک دەزانی کاک ملکۆ ینی تێکدان و شێواندنی ژینگەی کوردستان بەردەوامی هەیە لەلایەن هەردوو دەوڵەتی ئێران و تورکیا چی بە بۆردومان بێت و بە تایبەتریش لەلایەن دەوڵەتی تورکیا کە ماوەیەکی زەمەنیە دەستی بە بڕینەوەی درەختە سروشتی خۆڕستکەکانی خاکی کوردستان کردووە. لەسەرمە ئێوەکو پارتی سەوز چ هەڵوێستێکتان هەبووە و چ ڕێکارێکتان گرتوتە بەر؟ ئێمە دیارە خەڵکی ئەم وڵاتە و بەشەکانی تری کوردستان شایەتیەوەمان بۆ دەن کە یەکەم پار بووە هەڵوێستێکی بێوێرانەمان هەبووە بەرامبەر ئەو هێرش و داژیکاری دەوڵەتی تورکیا بۆ سەر باشووری کوردستان و هاوردنی کۆمپانیایەکی گەورە لە بڕینەوەی ملیۆنێدا لە ناوچەی بادینان و پارێزگای دووهۆک. یعنی ئەمە جێگای نیگەرانی بوو لای ئێمە بە جۆدانە لایەنێکی تر یان مەسەلەناوانە پارتی سەوزی کوردستان هەڵوێستێکی ڕوون و ئاشکرای هەبوو ئیدانەی ئەو کارەی دەوڵەتی تورکیای کرد. باشە ئێوە جگە لە بابەتی ئیدانەکردن هەوڵتانداوە بۆ دروستکردنی کۆدەنگی لەسەر ئاستی باشووری کوردستان لە ناو پارت و لایەنە سیاسیەکانی تر و هەروەها لەگەڵ ڕێکخراوە ژینگەکانی تر لەم لایەنەوە چیتان کردو؟ ئێمە کە هەڵوێستمان ڕاگەیان لایەنەکانی تریش کەسانی سربەخۆ، کەسانی ڕۆشنبیر، ڕێکخراوەکانی NGO، ڕێکخراوەکانی ژینگەیی هەمان هاتنە سەرخەل لەگەڵ ئەو هەڵوێستەی ئێمەیە هەر یەک لای خۆیەوە بە بەیاننامەیەک یان بە جۆرە لە جۆرەکان هەڵوێستیان هەبووە ئیدانەی ئەو کاریان کردەوە. بەڵام ئەوەی پارتی سەوزی کوردستان کە کردی بێوەرانە دەستی بر بۆ ئەم پرسە، چونکە ئێمە پێما بۆ ئەم پرسە پرسی ژینگە پرسێکە پەیوەندی بە تاک بە تاکی خەڵکی ئەم وڵاتەوە هەیە و مافی گشتیەوە دواتر ئەمە ئیشی پارتی سەوز و ڕێکخراوە ژینگەیەکانە کە ئەبێ لە قەزەیەکی وا هەڵوێستیە بێ. ینی ئێمە ئێساش لە هەوڵان ینی چی خەڵکی تر ڕۆژانە پەیوەندیمان پێوەکەن، ڕێکخراوەکانی تر پەیوەندیمان پێوەکەن و لایەنە سیاسیەکانی تریش هێنە سەرخەل لەگەڵمانە. ئەمە کۆدەنگێکی باش دروست بووە. هەتاکو کوردانی ئەوروپا لە هەندەران داوایان کردووە کە ئەو بەیاننامە و سکاڵای کە ئێوە هەتان بێ ئێمەش لە ڕێی خۆمانەوە لە نەتەوە یەکگرتوەکان لە ئەوروپا ئەگەیەنی نەشوێنی بەبەست حیزبە سەوزەکانی ئەوروپای لێ ئاگادارەکەینەوە، ڕێکخراوە ژینگەیە نێودەوڵەتەکانی لێ ئاگادارەکەینەوە. ینی ئێستا ئێمە دڵخۆشین بۆی کە خەڵک بەدەم بانگەوازەکەی ئێمەوەها و دواتر کە ئێمە ئەم هەڵوێستەمان هەبوو ینی هەندێک لەلایەنی تر لە پەرلەمان و ئەوانە جولا ینی بە هەڵوێستەکەی ئێمە 6 پەرلەمانتار ئیمزای کۆ کردەوە، داوای دانیشتنی نائاسایی پەرلەمانی کوردستانەکە لەسەرەوە پرسە. ینی ئەمە جێگای دڵخۆشیە. ینی ئێمە بەردەوامە بین هەوڵە دەین تاوەکو ئەم قەزەیە بە قەزەیەکی نێودەوڵەتیەکەن، چونکە ئەمە جینۆسایدکردنی ژینگەی و قڕکردنی ئاژەڵی کێوی ئەوانەیە لەو مەنتیقەیە. ینی بەڕاستی ئەمە داتەپینی ژەرخانی ئابووری ئەم وڵاتە. خۆی بە ئیکۆسایدکردنی ژینگەی کوردستان دژی یاسا نێودەوڵەتیەکانیشەوە، لە ناو یاسا نێودەوڵەتەکانیش ئەمە ڕێگە پێ نەدراوە و بەڕێستان باسی ئەوتان کرد کە هەوڵ بۆ ئەوە ئەدەن کۆمەڵگەی نێودەوڵەتی لێبێنە دەنگ و هەروەها کار باسی سکاڵاشت کردەوە. لەکوێ سکاڵاتان تۆمار کردووە لەسەر ئەوەشی کە کاریگەری لەسەر لایەنەکانی تری کۆمەڵگەی نێودەوڵەتی دروست بکەن بۆ مەش ئێوە چیتان کردووە؟ بەڵێ ئێمە دوێنێکە لە شاری سلێمانی لە بەردەم بارگای نەتەوە یەکگرتوەکان ئێمە بە نوێنەرایەتی 50 ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنی پارتی سەوزی کوردستان سکاڵای یاسایی تۆمار کرد لە کۆمیسواری باڵای نەتەوە یەکگرتوەکان لیان وەرگتین بەڵێنیان داوە کە ئیشی لەسەر بکەن و ئێمە چاوەڕوانە بین هەفتەیەکیشمان بۆ دانان کە وەڵامی ئەو سکاڵایەمان دەنەوە و داواشمان کردووە خەڵکی منتیقەی بادینان لە دووەک و شوێنانی کە زەرەنبوون بوونە لە مەسلەی تێکدان و شێواندنی سروشتەکان و وێرانکردنی گوند و زێدی خۆیان کە هەم قەرەبووی مادی و معنەویش کرێنەوە و داواشمان کردووە لەو مەسلەیە لە نەتەوە یەکگرتوەکان. خۆشبەختانە هاتنە پێشەوە لە خەتا بوونە لەگەڵمانە و
ئێستا ئێمە چاوەڕێی وەڵامەکەی ئەوانین زاین بەچی ئاستێکی ترەگا یەک لەو داوانەی کە داوامان کردووە کە ئەبێ ئەمە بە سزای نێودەوڵەتی کاک ملکۆ لە ناو بەیانەکەت جگە لە ئەولانی کە ئاماژەت پێکرد ئێوە چه داواکاریکی ترتان هەبووە بە تایبەت بۆ ڕێگریکردن لە بڕینەوەی درەختەکان و وەستاندنی ئەو بۆردومانانی کە بەردەوامەکرێتە سەرخاکی کوردستان و هەروەها کۆتا پەیامیشت چییە بۆ پارت و لایەنە سیاسەکانی تر لە باشووری کوردستان و لە پارچەکانی تر و هەروەها بۆ تەواوی ئەو لایەنە پەیوەدیدارە بە تایبەت سێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان و هەروەها عێراقیش ئێمە لە سکاڵاکەیە داوامان کردووە لە بەیاننامەکەشا هاتووە بە پەلە ئەبێ ئەمە دەست بەجێ ئەم لەشکرکێشیە ڕاگیرێ دەست بەجێ ئەم لەشکرکێشیە ڕاگیرێ و دواتر بە هەج بیانیەکەوە هەج وڵاتێکی دراوسێ بە تایبەتی وڵاتی تورکیا بە هەج بیانێکەوە بێتە خاکی هەرێمی کوردستان ئەمە پێشەکردنی سەروەرەکانی خاکی هەرێمی کوردستانە و دواتر تێکدان و شێواندنی ژینگەی هەرێمی کوردستان هێڵی سوورە ئەگە لەلایەن هەچ کەسێکەوە بکرێ لەلایەن هەش دەوڵەتێکەوە بکرێ ئێمە ئیدانەی ئەو کارەمان زۆر بەتونی کردووە بە هێڵی سووریش ناومان بردووە و نایڵین وەرخۆی هێڵی سووریشە چکە ژینگە شتێکی هاوبەشە لە نێوان تەنها بەس بۆ خاکی کوردستان نیە ینی هەموو ئەو وڵاتانەشی کە توانن سوود لە ئۆکسجینی ئەو درەختانە ببینەوە و ئەگەر لە کاتێک شاکەم درەختانە لە ناو برێ بە هەمان شێوە تەواوی دانیشتوانی ئەو وڵاتانەش زیانیان بەردەکەوێت بە تاکید ئەوەی کە ئێمە لە شتێکا بە دوواچوونمان بۆ کردووە کە حەز زۆرتر ئێمەی نیگەران کردووە مەسەڵەن هێنانی کۆمپانیایەکی گەورەی لە بڕینەوەی دارە ینی ئەم دارانەی ئێمە نزیکەی 80 بۆ 100 ساڵ تەمەنیان هەیە ینی ئەم دارەیە ئەیباتەوە تورکیا لەوێ جارێکی تر ئەیکاتەوە بە دەرگا و بە مەعرەز و بە کەوانتەر و ئەوانە ئەیفرۆشەوەتەوە با وڵاتەکانی ئێمە یعنی تۆ دارەکەی خۆشە بایکۆتکردنی ئەم کاڵا بەتاکید ئەبێ هاونیشتیمانی ئێمە بایکۆتی کاڵای تورکی بکات چونکە لەبەرەوەی تۆ دارەکەی خۆتە ئەیبڕێتەوە ئەیبا لەوێ ئەوەکە بەداخەوە ئەمە جێگای نیگەرانیە جێگای هەڵوێستی ئەبێ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ سەرجەم لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بێ ئەبێ هەستێ سەرۆکایەتێکە لە ڕێی عیلاقاتی خۆیانەوە لە ڕێی پەیوەندیەکانیانەوە هەڵوێستیان نەبێ بە دەوڵەتی تورکیا بڵێ جارێکی تر ئەم مێرش و لەشکرکێشیە بۆ سەرخاکی هەرێمی کوردستان ڕابگیرێت. مامۆستا لوقمان وەک دەزانی جینۆسایدی ژینگەی کوردستان دەکرێت لەلایەکەوە فڕۆکە جەنگیەکان بردومانی خاکی کوردستان دەکەن و تۆپخانەکانیش بە هەمان شێوە بردومان دەکەن و لەلایەکی تریشەوە درەختەکان دەبڕدرێتەوە ئایا هۆکاری بێدەنگی لایەنە پەیوەندیدارەکان لە ناو خۆی باشووری کوردستان و هەروەها تەنانەت لەسەر ئاستی عێراق و کۆمەڵگەی نێودەوڵەتیش بۆ چییە گەڕێنیتەوە؟ بڵێ دەستێوەردانی تورکیا لە عێراق و لە هەرێمی کوردستان تەنها وێرانکردنی ژینگە سروشتیەکەی نییە با بڵین دار و درەختەکەی نییە بەڵکو گوشکردنی سەرچاوە ئاوەکانی شێتی هەم لە لایەنی ئێرانەوە هەم لە لایەنی دەوڵەتی تورکیاوە بە دەرەجەی یەکەم ئەوەی کە بۆ تەمایی بێدەنگی کۆمەڵگای نێودەوڵەتی بەهۆی ئەوەی جیۆپۆلۆتیکی هەڵکەوتەی جیۆپۆلۆتیکی تورکیا زۆر گرنگە ئێستا چاوپۆشی لە سیاسەتەکانی ئەردۆغان و ئەکەپە و مەهەپا ئەکەن بەڕاستی مەبەستیانە ئەردۆغان ڕابکێشنەوە بۆ سەربازگەکەی خۆیان ئەمە خاڵێکیان خاڵێکی تریان دەوڵەتانی ناوچەکە ئێستا سیادە نەماوە سیادەی دەوڵەت نەماوە بۆ نمونە عێراق دەوڵەت نییە سووریا دەوڵەت نییە یعنی ئەو هەلە ڕەخساوە بۆ ئەردۆغان کە ئەیکات لە بەرامبەر ژینگەی ئەم ناوچەیە بەهۆی ئەو گۆڕانکاریە سیاسی و تەوژمە سیاسیەوەیە کە گۆڕانکاری بەسەردا هاتووەوە ناوچەکە لەسەر نەخشە ڕێژکردنەوەی تازەیە بەرەو قۆناغێکی داهاتوو قۆناغێکی نوێ ئەمە خاڵێکی تر بێدەنگی ناوخۆیی حزب و لایەنە سیاسیەکانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان مخابن کە پارتی دیموکراتی کوردستان ڕابەرایەتی ئەکا و ڕسمی سیاسەتی هەرێمە کێشێ پەیوەندیەکی زۆر فراوانی هەیە پەیوەندی فراوانی هەیە لەگەڵ دەوڵەتی تورکیا پەیوەندی ئابووری پەیوەندی سیاسی پەیوەندی ئیداری یعنی دەستێوەردانەکانی تورکیا بۆ ناوخۆی هەرێم گەیشتۆتە ئاستێک هیچ ئیرادەیەک بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نەماوەتەوە ئەوە تورکیایە هەرێمی کوردستان بەڕێوە بە ئەوە تورکیایە ڕسمی سیاست لە هەرێمی کوردستانەکە ئەوە تورکیایە ڕێکخراو دروستەکە هەر وەک چۆن حزبی سێبەر دروستەکەن هەر وەک چۆن ئەو هەموو کەناڵە زەبەلاحەیان هەیە باشە سایت و پەیجی سێبەریان هەیە بە هەمان شێوە ڕێکخراوی سێبەریشیان هەیە
ئەم کەسانە کە دروست کراون بۆ ئامانجی سیاسی دروست کراون بۆ ئامانجی حزبی دروست کراون بەناو ڕێکخراوی ژینگە پارێزن بەناو ڕێکخراون بۆ خزمەتی ژینگە و بۆ سروشتی کوردستان و بۆ کاری کۆمەڵایەتی و بەناوی NGO دروست بوون بەڵام کادری حزبین. بەڵام لەگەڵ ئەمە یعنی کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەوان بۆ بێدەنگن و هەروەها ئەگەر ئەوان بێدەنگ نەبوونایە چ کاریگەریەکیان نەتوانی دروست بکەن لەسەر ڕاگررتنی ئەو هێرشە بەردەوامانە بۆ جینۆسایدکردنی ژینگەی کوردستان لەیان هەردوو دەوڵەتی ئێران و تورکیاوە. کۆمەلگای نێودەوڵەتی بۆچی بێدەنگە هەروەک ئاماژەم پێدا یعنی کۆمەلگای نێودەوڵەتی ئێستا دابش بووە بەسەر دوو بەرەدا خەریکە بەرەیەکی تر دروستە بێ با بڵێن بلۆک بەندیەکی تر دروستە بێت کە بلۆکی رووسیا و سین و ئێران و لە بەرامبەر ئەو جەمسەریەی کە لە دوای بیرۆستریکای 1990 گۆرباتشۆفەوە کە یەکێتی سۆڤێتی هەڵۆشانە و ئەمریکا ڕابەرایەتی جیهانەکات ئێستا هەردوو جەمسەرەکە هەردوو بلۆکەکە شەڕیانە لەسەر ئەوەی کامیان زۆرترین پێی خۆیان بچەقێنن لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لە ناوچەکەدا ئەم ناوچەیە ناوچەی سەرچاوی وزەیە لەبەرەوە مەبەستیانە دەست بگرن بەسەر سەرچاوەکانی وزەدا ئەم دەوڵەتانش ئەو خاڵە لاوازە بەکارەهێنن و ئەمان بۆ خۆشیان بەشێکن لە سیستمی دەسەڵاتدارەتی جیهانی لەبەرەوە ژینگەی ناوچەکە کە شەڕ و ململانەی تایە ئەم ناوچەیە کە بە ناوچەی گەرم هەژمارەکرێ ژینگەکەی بووە بە قوربانی ئەو ململانێ سیاسی و ئەو شەڕ و هەوڵی دەست بە سەراگرتنی وزە و سەرچاوەکانی وزە لێرەدا. واتە توانین بڵێن کە ژینگەی کوردستان باجی بەرژەوەندی خوازی و با بڵێن لایانی سەرمایهداری ئەو کۆمەلگەی نێودەوڵەتی ئەبینێت و بە تایبەتیش وڵاتانی کە دراوسێمان وە لە ئاستی ئەو دەزرێژانەش بێدەنگن. بەدڵنیایی دەستان خۆش بێت ماندوو نەبن. سپای داگیرکەری تورکیا بەردەوامە لە بۆردومانکردنی خاکی کوردستان و لە بڕینەوەی درەختە سروشتێ خۆڕستکەکان و لە ناوبردنیان. سەرۆکایەتیەکان لە هەرێمی کوردستان و عێراق و کۆمەڵگەی نێودەوڵەتی بێدەنگن لە ئاستی ئەو پێشێلکاریە گەورە ژینگیانەی کە ئەمڕۆ دەکرێتە سەر خاکی کوردستان. تەنها هێزێک کە بەرگری لە ژینگەی کوردستان دەکا و بەرهەڵستی هێزی داگیرکەر دەکا گەریلاکانی ئازادی کوردستانن کە لە چیاکانەوە ڕێگری لە دەستدرێژیەکان و پێشێلکاری ژینگەیی دەکەن کە لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیاوە دەکرێتە سەر خاکی کوردستان. تا بەرنامەیەکی دیکەی ژینگە پارێزی هەر شاد بن.